سڵاوتان لێبێ و ئەم کاتتان باش خۆشحاڵم لە گەرماوگەرم لە خزمەتتان ئابم بە هیوای تەندروستیەکی باش بۆ هەموو لایەک و پابەندبوونمان بە ڕێنمایەکانی خۆپارێزی لە ڤایرۆسی کۆرۆنا ئەوەی تاوەکو ئێستا هەیە تا ڕادەیەک هاوڵاتیان پابەندن بەڵام لێرە و لەوێش خەڵکانێک هەن کە نانەوێت گوێ بە ڕێنمایەکان بدەن و تاوەکو ئێستا قەناعەتی تەواویان لا دروست نەبووە کە ئەم ڤایرۆسە ئەگەر بێت و پابند نەبین بە ڕێنمایەکان و پابند نەبین بە مەرجە خۆپارێزیەکانەوە ڕەنگە کاریگەری و کارەساتی گەورە دروست بکات. دومێ دەکەین کە هەموو لایەک پابند بین و مەرج و ڕێنمایە تەندروستیەکان وەکو خۆی جێبەجێ بکەین و تەندروستی هەموو لایەک باش بێ و ئەوانەشی تاوەکو ئێستا ڕاگەیەندراون کە توش بوون خی گەورە شفایان بۆ بنێرێ و بە سەلامەتی بگەڕێنەوە نێو خێزان و کەسوکارەکانیان. بەڕێزان دوو تەوەر ئەم شەو گفتوگۆی لەسەرەکەین. تەوەریەکەممان تایبەتە بێ بە عێراق و دۆخی عێراق لە سەروبەندی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا و دابەزینی نرخی نەوت و پێکێنانی حکوومەتێکی نوێ لە عێراقدا. ئەمانە سێ تەورن کە لە سێ بابەتن تایتڵی گەورن کە عێراق ئێستا بەدەستێ و دەناڵێنێەوە هەموو بەرپرسانی عێراق و سیاسەکانی عێراق و حکوومەتی عێراقی سەرقاڵ کردووە بەخۆیەوە. ئەمە تەورێکمان دەبێت. تەورێکی دیکەشمان گفتوگۆکردن بێت لەسەر ئابووری جیهان بەرەوکوێ لە دوای هەم کاریگەریەکانی کۆرۆنا و هەم بەو جۆرە دابەزینی نرخی نەوت و ئەو منافەسە بازرگانیەی کە لە پێش کۆرۆناوە و سەردەمانێکی زۆرەبوونی هەیە لە نێوان ئەمریکا و وڵاتانی دیکەی زلهێزی ئابووری گفتوگۆی لەسەرەکەین. سەبارەت بە تەوریەکەمام میوانداری بەڕێز شیروان میرزا ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق کردووە کە بە سوپاسەوە ڕاستەوخۆ لە ڕانیەوە لەگەڵمانە. کاک شیروانم کاتۆ باش، سوپاس کە بەشدار دەبی لەگەڵمان. ئەوەی کە تاوەکو ئێستا باز دەکرێت لەسەر دۆخی دارایی حکوومەتی عێراق کامیان ڕاستە؟ یعنی عێراق دەتوانێت تاوەکو کۆتایی ساڵی 2020 موچە بەبێ گرفت دابین بکە. عەلی عەلاق وەکو ڕایۆشکاری بڵین بانکی ناوەندی عێراق باز لەوە دەکا کە عێراق بۆ موچە گرفتی نابێ، بەڵام لەم لاشەوە پەرلەمانتار هەیە کە هی هێزوو لایەن و کوتلە جیاوازە عێراقیەکانە باز لەوە دەکا کە کارەساتی گەورەی ئابووری بەرۆکی عێراق دەکرێت مەرجنیە لە ئێستادا، بەڵکو لە کۆتایەکانی مانگی 2020ەوە ئەو کاریگەریە گەورەیە دەردەکەوێت. بە تایبەتی باز لەوە دەکرێت کاتێکە پارەکانی بانکی ناوەندی عێراق و هەڵگیراوەکان و یەدەگەکانی عێراق لە دراو بەکاردەهێنرێت و گرفت بۆ عێراق دروست دەبێت. ئەمانە کامی ڕاستە و کامی مەترسێت جددیەکەیە لەسەر دۆخی ئابووری عێراق؟ سەرەتا سڵاوتان لێبێ و سڵاو لە بینەرانی گەلی کوردستان. جەژنی نەورۆز و سەری ساڵی کوردیتان پیرۆز و بە هیوای سەلامەتی بۆ هاونیشتیمانیان و هاوڵاتیانی هەرێمی کوردستان و تەواوی جیهان. زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە. دیارە دوو لە سێ گرفتی گەورە ئێستا لە عێراقدا بەرۆشی عێراقیان گرتووە. یەکەچیان ئەو ئەزمە سیاسیە قوڵەیە کە تا ئێستا حکوومەت نییە و ڕێک ناکەون و ناتوانن حکوومەتێک پێک بهێنن کە شان بداتە بەر ئەم ئەزمەیە کە ئێستا لە عێراقدا هەیە. هی دووەمیان ئەم ئەزمە عالەمیە کە بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە کە بارگرانیەکی گەورەیە و حکوومەتە زۆر لە حکوومەتانەی کە حکوومەتی لێهاتوون حکوومەتی بەتوانان و هیچ کێشەیەکیان نییە چۆچیان داداوە لە بەرامبەریدا. عێراقێک کە بەو هەموو گرفتەی دیکەیەوە کە هەیەی دەبێت لە بەرامبەر ئەمەدا چی بکە. هیچ سێم ئەم دابەزینی نرخی نەوتە کە ڕاستەوخۆ کاریگەری لەسەر اقتصادی عێراق هەیە، لەبەرەوەی لە سەدا 93 داهاتی عێراق پەیوەستە بە داهاتی نەوتەوە، فرۆشتنی نەوت. بۆیە بە دڵنیاییەوە عێراق دووچاری کارەساتێکی گەورە دەبێت. هەرچەند بەشێک لە شارەزار پێیان وایە کە دابەزینی نرخی نەوت بەم خێراییە لەوانەیە کاتی بێ بەرز بێتەوە. بینیمان دوێنێ تا نزیکەی $30 و بەرەوسەریش تۆزێک بەرز بۆوە. کێشەی نەوت لە ڕاستیدا دوو هۆکاری هەیە. یەکەچیان ئەوەیە کە بەشی زۆری دەوڵەتانی بەکارهێنەر یان بەکارهێنەری نەوت یان کڕیاری نەوت وەکو سین و دەوڵەتە ئەوروپیەکان معامل و کارگەکانیان وەستاوە، ئیش وەستاوە، پێویستیان بەنەوت نییە. ئەمە وای کردووە خواست لەسەر نەوت کەم بێتەوە. هی دووەمیان ئەم ئەزمەیە ئەم کێشەیە کە لە نێوان سعودیە و رووسیا هەیە لەناو ئۆپێکدا وای کردووە نرخی نەوت دابەزی. دابەزینی نرخی نەوت کاریگەری لەسەر اقتصادی عێراق هەیە. بە دڵنیاییەوە عێراق دووچاری گرفتێکی دارایی گەورە دەبێتەوە، چونکە هەر لە یەک دوو مانگی داهاتوودا ناچار دەبێ
تەنانەت بۆ پێدانی موچەش پەنابەرێ بۆ ئەو احتیاتی کە هەیەی لە پارە لە زێر لاوە طبعا ئەمە جگە لەوەی احتیاتەکەی دادەبەزێ دابەزینی احتیات تەسیر لە قوەی دیناری عراقیش دەکات یعنی ئەمە ئەگەر زۆر بە وردی یان زۆر بە شێوەیەکی دیراسەکرا و دەستی لێ نەدرێ هەر هەڕەمەچی بێ و عێراق پێویستی بە پارە بێ و پەلاماری احتیاتی بانقی مرکزی بدا بەدڵنیاییەوە قوەتی دینارەکەشی دادەبەزێ بۆیە ئەمانە بەدڵنیاییەوە عێراق لە بەردەم ئەگەری کارەساتێکی گەورەی ئابووریدایە باشە ئەگەر بێت ئەم کارەساتە گەورە ئابووریە ئەوەی کە بەڕێز عەلی عەلاق پارێزگاری حکومەتە و دروست نەبوونی حکومەتێکی نوێ لە عێراق ناین پێ دوانیە دواکەوتنی پێکێنانی حکومەت و ئەو گرفتانی کە لەسەر پێکێنانی حکومەت هەیە کارەساتی ئابووری عێراق قورستر و گەورەتر بکات بەدڵنیاییەوە قورستر دەبێ یعنی ئێستا بەڕاستی ئەگەر نزوزی سیاسی یان باڵێن تێگەیشتنی سیاسی لە ئاستێکی بەرزدا بایە لە عێراق تەنانەت بیریان لەوە نەدەکردەوە کە حکوومەتێک بەم گەورەیە و بەم قورسێ دروست بن خێرا حکوومەتێکی بچکۆلەکراوی بۆ ئەم تێپەڕانی ئەم ئەزمەیە دروست دەکرا ئێستا لە زۆر لە وڵاتان بەرمونە لە ئیسرائیل باس لەوە دەکرێت کە دەیانەوێت خێرا لە دوای هەڵبژاردنەکان حکوومەتێکی بچووکراوە دروست بکەن بۆ ئەوەی فریای ئەم ئەزمەیە بکەوێ لە عێراق تازە ئێمە لەم ئەزمەیە لەو هەموو ئەزمەیەدا تەنانەت وەکو باسم کرد ئەزمەیەک نییە لەم هەموو ئەزمەیەدا دانیشین چەند وەزارەت بەر ئەو دەکەوێت چەند وەزارەت بەر ئەو دەکەوێت و کام لایەنەی ڕازیە و کام لایەنە ڕازی نییە ئەمە وا دەکا بەڕاستی وردە وردە لەلایەکەوە وەزعی ئابووری وەزعی تەندروستی بەرەو داڕمان دەڕوە لەلایەکی دیکەشەوە سیاسەکان خەریکی مشتومڕی ئەوەن چۆن پشکێنەوە حکوومەت و حسەکانی خۆیان لە حکوومەتدا دەستەبەر بکەن بەڕاستی ئەم دووشتە زۆر لێک دوورە و پێویستە هەرچی زووە لە تشکیلکردنی حکوومەتدا پەلە بکرێ حکوومەتێک دروست بکرێ و ئەم حکوومەتە بەڕاستی شام بداتە بەر ئەو ئەزمە گەورەیە کە ئێستا لە عێراقدا هەیە باشە ئیسەکە من و تۆ گفتوگۆکەین نرخی برنتی نێودەوڵەتی سیر دەکەم 27 دلار و 38 سنتە واتە دیسانە و دابەزیەوە لە 30 دلارەکی کە پێشتر باسیشمان کرد کاک شیروان ئێستا ئەم کاریگەریانە ئەوەی کە ڕەنگە ئێستا پرسیاری خەڵکیش بێ و لە تۆڕە کۆمەڵایەتەکانیش پرسیارم بۆ هاتووە لە پەیجی گەلی کوردستان لە بەرنامەی گەرماوگەرم باز لەوە دەکەن کە ئەو بەشە موچەی کە دەهات بۆ هەرێم پێ وایە کاریگەر بێ بەمە تاوەکو ساڵی 2020 یعنی کۆتایی پێدێت تاوەکو پرۆژە یاسایەکی بودجەی نوێ لە عێراقدا دروست دەبێ هیچ کاریگەرێک لەسەر بەشە بودجەی هەرێم دروستەکە ئەو بەشەی کە دەهات بۆ موچە لە ڕاستیدا بۆ ئەوەی بۆ جەنابتان و بۆ بینەرانیش ڕوون بێ ئەو بەشە بودجەیە کە ئێستا لە بەغداوە تا ئێستا لە بەغداوە هاتووە لە ساڵی 2020 یاسا بووە بەشێک بۆ لە موازنەی لە یاسای بودجەی 2020 عراق بە پێی یاسا هاتووە داخلی ساڵی 2020 بووین بودجەی تازەمان نەبوو یعنی یاسای موازنەمان نەبوو بە پێی یاسای ئیدارەی مالیە کاتێک داخلی ساڵی تازە دەبین یاسای موازنەی ئەو ساڵەمان نییە بە یاسای 1/12 ساڵی پێشوو دەڕۆین یعنی ئێستا عێراق مامەڵەی دارایی لەگەڵ هەموو وەزارەتەکان لەگەڵ هەموو پارێزگاکان و لەگەڵ هەرێمی کوردستانیش بە پێی یاسای 1/12 نەفقاتی فعلی ساڵی 2019 لە ساڵی 2019 12 موچە بۆ هەرێمی کوردستان هاتووە کە کۆی دەکەیەوە دابەشی 12 دەکەی هەر بەشەی دەکاتەوە هەمان پارە یعنی هەمان موچە ئێستا بە پێی یاسا دەبێ مانگانە لە بەغداوە بۆ هەرێمی کوردستان بێ تا ئەو کاتەی یاسای بودجەی 2020 مان دەبێ ئەمە باسی یاسا دەکەم لە مانگی ڕابردوودا کێشەیەکی بۆ دروست بوو دواکەوت لە ڕاستیدا تەمەنا دەکەم ئەم مانگە هیچ کێشەیەکی بۆ دروست نەبێ و من هەر لە بەرنامەی گەرماوگەرم لە ڕۆژی 8 مارس لە ڕاستیدا باسی ئەوم کرد کە لە چەند ڕۆژی تردا دەبێ ئێمە خەمی ئەوە بخۆین ئەم بڕەپارەیە کە بۆ موچەی فەرمانبەرانە لە بەغداوە دێ نەهێڵین گرفتی بۆ دروست ببێ سەلاحەتی بەڕێز وەزیری دارایی بەڕێز سەرۆک وەزیرانە لە ڕاستیدا دەبێ خەمی ئەوە بخۆن و یاسایە ئەگەر لەولا دەنگێکی نەشازی دەنگێکی ناڕازیش هەبێ داوایەکی نایاساییە و ناواقعیە هەرێمی کوردستان بە پێی یاسا دەبێن ڕەپارەیە بۆ بێ بۆ بودجەی 2020 هەرێمی کوردستان ئامادەی نیشانداوە نەوت ڕادەست بکە بەڵام خۆ دەبێ یاسایەکە هەبێ ئینجا هەرێمی کوردستان نەوت ڕادەست بکە لە بەرامبەر ئەوەدا پشکی هەرێمی کوردستان بێ تا ئەو کاتە کە ئێمە بە پێی یاسای 2019 بە پێی 1/12
ئیش دەکەین لە عێراق دەبێ ئەم ڕەپارەیەش بۆ هەرێمی کوردستان بێ بۆیە تەمەنا دەکەم ئەم ڕەپارەیە من باسی یاسا دەکەم بە پێی یاسا نابێ هیچ گرفتی بۆ دروست بێ و دەبێ وەکو مانگەکانی ڕابردوو بێت بە پێی یاسا ڕاستە نابێت گرفتی بۆ دروست ببێ بەڵام مەترسی هەیە لەسەرەوەی کە ئەم دۆخە ئابووری عێراق بەو جۆرە کارە سادبار بێ و کاریگەری لەسەر ئەمە دروست بکە دەنگۆ هەیە لە بەغدا و قسە هەیە لەسەر ئەم بابەتە ئەوەندەی ئێوە زانیاریتان هەبێ من هیچم نەبیستووە کە گرفتی هەبێ یان دەنگۆ ئەوە هەبێ بەگشتی ئەم دۆخە کاریگەری لەسەر دارایی عێراق دۆخی ئابووری عێراق بەگشتی هەیە لە ڕاستیدا شتێکم نەبیستووە کە ڕاستەوخۆ پەیوەندی بەو بڕەپارەیەوە هەبێت کە بۆ موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان دێت باشە کاک شیروان بچینە سەر باسی پێکهێنانی حکوومەتی نوێ و خودی عەدنان زولفی کە بۆ پێکهێنانی حکوومەت ڕاستپێدراوە ئەم بەڕێزە چەندین ساڵ پارێزگاری نەجەف بووە و کوتلەیەکی سیاسی هەیە لە نێو پەرلەماندا بەگشتی مەواقیفی ئەم کوتلە سیاسی کە وابزانام 6 کورسیەکی هەیە مووقیفی ئەم 6 کورسیە بەرامبەر بە کورد و بەرامبەر بە پشکەکانی کورد لە پشکە جیاوازەکان و بەرامبەر بە نەتەوە وەکو کورد چۆنتان بینیوە چۆن مامەڵەی کردووە طبعا بەڕێز عەدنان زولفی یەکێکە لە ئەندامانی لیژنەی دارایی و هاوڕێ و نزیکی ئێمەیە وەکو لیژنەی دارایی لە پەرلەمانی عێراق بۆ خۆی سەرۆکی کوتلەی نەسڕ ینی سەرۆکی کوتلەکەی عەبادیە لە پەرلەمان خەڵکی نەجەفە و پارێزگاری نەجەف بووە و کەسێکە جنسی ئەمریکی هەیە ماڵە منداڵەکەشی تا ئێستا لە ئەمریکایە یەکێکە لەوانەیە کە وەکو نزیکی زیاتر لە ئەمریکەکان حساب دەکرێت بەڵام پیاوێکە کە بڕوای بە دیموکراتی هەیە بڕوای بە مافی مرۆڤ هەیە و لە ڕاستیدا سەبارەت بە هەرێمی کوردستان من دەمەوێت ڕوون ئەوە بڵێم لە بودجەی 2019 یەکێک بوو لەوانەیە کە لە ڕاستیدا هاوکاری ئێمە بوو بۆ چەسپاندنی پشکی هەرێمی کوردستان و موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان و چەند جارێکیش باسمان یعنی تەنانەت دوو بە دووش و لە ناو لیژنەی دارایش قسەمان لەگەڵ کردووە لەسەر موچەی فەرمانبەران ڕێی خراپ نییە بەڵام بۆ خۆی من دەمەوێت بڵێم دوو تێبینیم هەیە لەسەری یەکەچیان ئەوەیە کە تا ڕادەیەک مەرکەزی بیر دەکاتەوە یعنی پێی وایە کە دەبێ دەسەڵات زیاتر لە مەرکەز بێ تەنها بەرامبەر هەرێمی کوردستان ناتەنانەت بەرامبەر پارێزگاکانی تریش یعنی نەزعەیەکی زیاتر مەرکەزی هەیە ئەمە خاڵی یەکەمیان و خاڵی دووەمیان تا ڕادەیە کەسێکی میثالیە یعنی با بڵێن تۆزێک ینی لە واقعی نییە تۆزێک خەیاڵاویە ینی بیر دەکاتەوە ئەمە تا چەند لە داهاتوودا وەکو سەرۆک وەزیرانیش هەروە دەبێ یان لە واقع نزیک دەبێتەوە ئەمەیان لە ڕاستیدا دەبێت لێگەڕێن بۆ دوای سەبارەت بە هەرێمی کوردستان چۆن دەبێ ئێمە لە ڕاستیدا کورد لەگەڵ بەغدا بەردەوام چەند مەلەفێکی گەرمی هەیە کە بەردەوام دەبێت دانوشتانیان لە سەر بکە و داکۆچیان لێ بکە و سوور بێ لەسەریان لەوانە پشکی خەڵکی کوردستان و بەشداریکردنی کوردە لە بە شێوەیەکی هاوسەنگ لە بەغدا و پشکی هەرێمی کوردستانە لە موازنە و لە بودجێ عێراق مەلەفی پێشمەرگە و جوتیاران و ناوچە دابڕێنراوەکانە ئەمانە مەلەفی گەرمن ینی لە ڕاستیدا ئێمە بۆ ئەمە دەبێ یان چاوەڕێی ئەو بکەین بەڕێز عەدنان زولفی مبادرەی هەبێ بەوەی کە یان سەردانی هەرێمی کوردستان بکە یان لەگەڵ لایەنە کوردەکان دانیشێ بۆی تەرحی ڕوئیا و بۆچوون و پلانی خۆی بکە یان دەبێت چاوەڕێی بەرنامە و کارنامە حکوومیەکەی بکەین ینی بەرنامەجی حکومی بابزانی لەناو بەرنامە حکومیەکەیدا بۆ هەرێک لەم تەوەرانە ڕوئیای چییە یان بەرنامەی چییە لەو وتارەیدا کە دای تەمان باسی هەرێمی کوردستان دەکاوە بەڵێنی ئەوە دەدا کە کێشەکانی نێوان هەولێر و بەغدا چارەسەر بکە دەکرێت بڵێن یەکەم هەنگاوی جیاواز بوو لە بەڕێز محەممەد تۆفیق عەلاوی بەوەی کە سەردانی بەڕێز محەممەد حەلبوسی وەکو قوتبێکی سونەکان کرد و سەردانی بەڕێز فواد حوسێنیشی کردووە هەم وەکو وەزیری دارایی هەم وەکو کوردێکیش لە بەغدا تەسەور دەکەم یعنی ئەمە ڕێی خۆمە تەسەوراتی خۆمە پێم وایە لەگەڵ بەڕێز فواد حوسێن گەنگەشە و مناقەشەی ڕوئیای خۆی لەسەر بەشێک لەو مەلەفانەی کە پەیوەندی بە هەرێمی کوردستان و بە کوردەوە هەیە کردبێ بەڵام بەڕەسمی وەکو باسم کرد چاوەڕێی ئەم دوو هەنگاوە دەکەین یان کارنامە حکوومیەکەی ڕابگەینە بزانین لە کارنامە حکوومەکەیدا بەرامبەر هەرێک لەم مەلەفانە ڕێی چۆنە یان ئەوە تا بەڕەسمی یان سەردانی هەرێمی کوردستان بکە یان لەگەڵ لایەنە کوردەکان دابنیشێ بزانین
تەرحی ڕوئای خۆی بکە بزانین ڕوئای بۆ ئەمانە چۆنە ئەو کاتە دەکرێت هەڵسەنگانی بۆ بکەین بەڵام وەکو باسم کرد بە شێوەیەکی گشتی ڕێی بەرامبەر هەرێمی کوردستان خراپ نییە و پارێکێک بۆ لەوانەی کە هاوکاری ئێمە بووە لە چەسپاندنی پشکی هەرێمی کوردستان بەگشتی ئەوەی کە من لەو لالاش بیستومەتەوە ئەوەیە کە خەڵکی کوردستان و هێزە سیاسی کوردیەکان بەگشتی ترسی ئەویان هەیە کە ئەمە لە کوتلەکەی عەبادیە و لە عەبادی نزیکە و هەمان سیاسەتی عەبادی بەرامبەر هەرێمی کوردستان هەمان پرسیارم ئامادە کردبوو لێ بکەم مادەم خۆت چوویتە سەر و بابەتە تەواوی بکە باشە. بەڵێ طبعا دەمەوێت من ئەوە بڵێم ڕاستە ئەو لە عەبادی نزیکە و لە کوتلەی نەسرە و سەرۆکی کوتلەی نەسرە لە پەرلەمانی عێراق وەکو باسیشم کرد بۆ خۆشی نەزعەیەکی مرکزیانەی هەیە یعنی پێی وایە دەسەڵات دەبێت زۆرتر لە مرکز بێت بەڵام بەڕای من ئەوەندەی کە لە لیژنەی دارایی لەگەڵی بووین و ئەوەندەی کە مناقەشاتمان لەگەڵ کرد بێ و ڕوئیای بزانین من پێم وایە دەقاودەق یان سەداسات ناچێتەوە سەر عەبادی لەوانەیە هەندێک ڕەئی جیاوازی هەبێ و تێڕوانینی جیاواز بێ بە تایبەت بە هەرێمی کوردستان. بەڵێ کاک شیروان دوو بابەت هەیە کە دەمەوێت لە ئێوە ڕوون بکرێتەوە یەکەمیان ئەوەیە کە لە نێو شیعەکاندا و بە تایبەتی سەدریەکان یعنی هەندێک لە هەڕەشە ئامێزیش تەنانەت خیتابەکانن ئاراستەی زورفی دەکەن و باس لە ئەوە دەکەن کە ئەگەر بێت و بەم جۆرە بەردەوام بێ یان عەدنان زورفی بێوێ هەندێک مخالەفات بکە یان بەڕائی ئەوان نەکات پێچێ شەقامی عێراقیش خوێند دای بپۆشێ ئەمە لایەکی قسەکان لایەکی تری قسەکە ئەوەیە کە ئەمریکیەکان دەوتری ڕاستەوخۆ پشتیوانی دەکەن و ئەو گڵۆپە سەوزەش هەڵکراوە کە بۆ زورفی کە بە خێراترین کات حکوومەتەکەی پێک بهێنێ وەقسە لەگەڵ لایەنە عێراقیەکانیش کراوە بە تایبەتی کورد لەلایەن ئەمریکیەکانەوە کە پێویستە بچنەوە حکوومەتەوە و پێویستە بەشدار بن و مەرجی گەورە و قەبە بۆ زورفی دانەنێن. ئەم دوو جۆرە لە بیرکردنەوە هەیە لە عێراقدا و ئەم دوو جۆرە لە مامەڵەکردن بەرامبەر زورفی هەیە کامیان سەرکەوتوو دەبێ؟ طبعا دەکرێت بڵین هەردووچیان جۆرێک لە با بڵین واقعەتی تێدا بێ بنمونە سەدر و سەدریەکان ئێستا تاکە ڕەوتی یان با بڵین تاکە کوتلەی دیار و بەرچاون کە پشتگیری لە بەڕێز عەدنان زورفی دەکەن لە بەرامبەردا طبعا مالکی پشتگیری ناکە هادی عامری پشتگیری ناکە حکمە جەماعەتی عەمار حەکیم ڕاڕان و پشتگیری ناکەن قەیس غەزالی و عەسایی پشتگیری ناکەن سادقون ئەوانە هیچیان پشتگیری ناکەن ئەوەی کە هەیە نەسەوە لە ژێر کاریگەری ئێراندا ئەو لایەنە شیعە پشتگیری ناکەن یان مەبەستەکەوەیە کە ئەمان ئۆکەیان نەداوە بۆ دیاریکردنی ئەو شەخصە. طبعا بامە یەکشت بڵین ئەوش ئەوەیە ساحەی سیاسی عێراق ساحەیەکی کراوەیە بۆ تەدەخولاتی ئەجنەبی یعنی ئەگەر تەدەخولاتی ڕاستە و خۆش نەبێ ناڕاستە و خۆ وجودی سیاسەتی ئەمریکی و وجودی سیاسەتی ئێرانیەکان لە عێراقدا شتێکی شاراوە نیە بەدڵنیایەوە هەردوو معسکەر هەوڵی ئەوە دەدەن کە کەسێک سەرۆکوەزیران بێ یان ئەوەی کە سەرۆکوەزیران و دەسەڵاتدار دەبێت لە عێراق لانی کەم لە خۆیان نزیک بێ بۆ ئەوەی دژایەتیان نەکا بۆ ئەوەی لەگەڵ ئەوان بێتەوە یعنی ئەوەی کە ئەجندایی کە هەیەی لە عێراقدا دژ بە سیاسەتی ئەوان نەبێ وەکو پێشتر باسم کرد بەڕێز عەدنان زورفی لەسەر معسکەری ئەمریکیەکان حیسابە بە پێچوانە لەسەر معسکەری ئێرانیەکان حیساب نییە جەماعەتی ڕەوتی سەدر پشتگیری دەکەن طبعا لە بەرامبەر پشتگیریکردنیادا بەدڵنیاییەوە لەوانەیە هەندێک مەرجیان هەبێ بەڵام بەرامبەرەکەشی کەم نین یعنی تا ئێستا ئەوەی کە گرفتی گەورە یا مەبڵی ئاستەنگی گەورە لە دەم بەڕێز عەدنان زورفیە ئەوەیە کە ناوماڵی شیعە لەسەری کۆکنیە یان لانی کەم ئەگەر هەمووشیان نەبێت بەشێکی ڕەها پشتگیری بکەن ئەوەی نییە تا ئێستا و لە ڕاستیدا تا ئەم ئاستەنگە تێنەپەڕێنێ ئەوەی تر لەوانەیە زۆر گرنگ نەبێت سەبارەت بە داعمی ئەمریکیەکان مایک پۆپیە بە ئاشکرا ڕایگەیاند کە بەڕێز عەدنان زورفی پشتیوانی ئەمریکا و کۆمەلگای نێودەوڵەتیشی هەیە یعنی ئەمە پشتیوانی ڕاستەوخۆ و بێپێچ و پەنای ئەمریکیەکانە بۆ بەڕێز عەدنان زورفی بەڵام من وەکو پەرلەمانتار و هیچ شتێکی وام نەبیستوە کە ئەمریکیەکان کوردیان ئاگادار کردبێتەوە یان بەم شێوەیە تەدەخولاتیان کردبێ ئەوەی کە بیستومە تەنها ئەوەیە کە ئەوان ڕازین و مایک پۆمپیۆ وەزیری دەرەوەی ئەمریکا نەیشاردەوە بە ئاشکرا ڕایگەیان باشە دەمێنێتەوە ئایا بەڕێز عەدنان زورفی لە هەنگاوەکانی دەبێت یەکەم زار ناوماڵی شیعە ڕێک خاتەوە لە بەرامبەر خۆی
لانی کەم ئەگەر هەمووشیان نەبێ زۆرینیان اینجا بێتە سەر کورد و سونە چونکە لە ڕاستیدا ناکرێت زۆرینەی زۆری شیعڕەتی کاتەوە و تەنها پێش بە کورد و سونە ببەستێ باشە دەکرێت بەشێکی زۆری شیعی لەگەڵ بێت پاشان لەگەڵ اعتماد کاتە سەر کورد و عەدنان سونە زولفی گفتوگۆ و دانوستان بکە یان لەگەڵ ئەو لایەنە شیعەیی کە پشتیوانی ڕاستەوخۆی دەکا یان لەگەڵ ئەمریکیەکان گفتوگۆ بکە کورد چۆن بچێتە نێو ئەم معادلەیەوە بەڕاستی بەڕای من کورد دەبێت لەگەڵ بەڕێز عەدنان زولفی گفتوگۆ بکە چونکە بەڕێز عەدنان زولفی دەبێتە سەرۆک وەزیران لایەنێکی شیعە یان با بڵێن هەر لایەنێک بە مەرج پشتیوانی بەڕێز عەدنان زولفی دەکا کوردیش دەکرێت بە مەرج پشتیوانی بکە بە مەرج ئێمە نایشارینەوە تا کۆتاییەکانی تا تەواو بەڕێز عادل عەبدولمەهدی بۆ خۆی دەستی لە کار کێشایە و کوردیەکەک بوو لەو لایەنانەی کە بەردەوام پشتیوانی بەڕێز عادل عەبدولمەهدی بوو بۆ عەدنان زولفیش هەروایە و بۆ هەر کەسێکی تریش کە دێتە سەر حکم لە بەغدا کورد دەبێ لەگەڵ ئەو دانوستان بکە و لەگەڵ ئەو مەرجەکانی خۆی بڵێ و لە بەرامبەردا چی دەکەوێتە سەرشانی یعنی گفتوگۆکردن و دانوستان لەگەڵ ئەو کەسەیە کە لە بەغدا دەبێتە سەرۆک وەزیران چونکە دەسەڵاتی مطلق و ڕەها لای ئەو دەبێت لە ڕاستیدا طبعا کورد گفتوگۆی یان باڵی پەیوەندی لەگەڵ لایەنەکانی تری عێراقیش گرنگە یان کەسی سێیەم و لایەنی سێیەم جا ئەمریکا جا نەتەوەی گرتوەکانە هەر کەسێکە بە پێویست دەزانی بۆ ئەم خۆناغا دەزانی جاری وایە لایانی سێممە بۆ ئەوەمانە کە لە کۆتاییدا کەسێک پابەند نەبوو بە بەڵێنەکانیەوە ئێمە ئەگەر بنمونە لەگەڵ بەڕێز عەدنان زولفی گفتوگۆ بکەین و دانوستان بکەین و ئەو وەرەقە تەفاوزەی کە لەسەری ڕێک دەکەوین ببێتە بەشێک لە کارنامە حکوومیەکەی و دوجار ببێتە بەشێک لە ئەوەی کە پەیوەندی بە موازنەوە هەیە ببێتە بەشێک لە یاسای موازنە ئەو کاتە بە شێوەیەکی ئاسایی کۆمەلگای نێودەوڵەتی نەتەوە یەکگرتوەکان سەفارەتی دەوڵەتە گەورەکانی دنیا لە عێراق تەنانەت مەرجەعیەت و لایەنە سیاسیەکان و لە کۆتاییشدا مەحکەمەی ئیتیحادی دەبێتە بەشێک لە چاودێر و ڕەقیب بەسەر ئەو ڕێکەوتنانەوە یان بەسەر ئەو گفتوگویانەوە کە لە نێوان عەدنان زولفی و لایەنەکانی تردا دێنە ئاراوە باشە کاک شیروان وەکو دوا پرسیار عەدنان زولفی کاندیدی حزبەکان دەهێنێ دەیکاتە حکوومەتەکەیەوە یعنی ئەمەوێ بڵێم ئەوەی محەممەد تۆفیق عەلاوی کردی تازە هیچ کەسێکی تر کە ڕای بسپێری بۆ سەرۆکایەتی حکوومەت بیر ناکاتەوە بەو جۆرە کار بکە و بەو جۆرە مامەڵە لەگەڵ هێز و لایەنە سیاسی عێراقیەکان بکە بەڵام بۆ ڕازیکردنی شەقام پێ دوای عەدنان زولفی چۆن هەنگاو دەنێت لە پێکهێنانی حکوومەتەکەیدا بەڕێز عەدنان زولفی لە خیتابەکەیدا تەمان یەک لە خاڵەکانی ئەویش هەمان قسەی یان هەمان سیناریۆی بەڕێز محەممەد تۆفیق عەلاوی دووبارە کردوێتەوە بەڵام تەسەوڕ ناکەم بە هەمان هەنگاوی ئەودا بڕوە طبعا لە خیتابەکەیدا ئەویش باسی کردووە کە کاندیدی هێزە سیاسیەکان قبول ناکە فەرزیکەن بەسەریدا و کاندیدی سەربەخۆ بەلایەن دێنێ بەڵام لە ڕووی هەنگاوی عەمەلیەوە تەسەوڕ ناکەم هەمان هەڵەی بەڕێز محەممەد تۆفیق عەلاوی بکاتەوە لە وڵاتێکدا کە بۆ خۆی دابش بۆ بەسەر حیزبە سیاسیەکاندا تەنانەت لە پەرلەمان کە تۆ دوجار کابینە وزارەکەت دێنیە پەرلەمان داوای متمانەی لێ دەکەی ئەندامانی پەرلەمان ئەندامانی حیزبە نوێنەری لایەنە سیاسیەکانن تۆ لە بیدایەتەوە زەرب هە بەسەر هەموو لایەنە سیاسیەکاندا بێنی ئەی چۆن داوای متمانیان لێ دەکەی داوای متمانە حکوومەتەکەت دەکەی لێیان ئەمە هەڵەیەکی زەقە دەکرێت لە ناو حیزبەکاندا خەڵکی زۆر زەقی حیزبی نەبن دەکرێت مەسەرەن خەڵکی تەکنۆقرات بن خەڵکی نەزیه و ڕابرد و پاک بن لانی کەم ئەگەر خەڵکی حیزبیش نەبن لانە حیزبیەکان یان با بڵێن هێزە سیاسی عێراقیەکان کۆک بن لە سەریان لەوانەیە مەحەلێکی وەسەط بێت تەسەوڕ دەکەم بەڕێز عەدنان زولفی دوجار لە بینی لایەنە سیاسیەکان و شەقامدا بە دوای حەلێکی وەسەطی ئاوادا بگەڕێت دواپرسیار زۆر بە کورتی بە بەڵێ و نەخێر عەدنان زولفی لە کاتی خۆیان حکوومەتەکەی دروست دەکا و دەنگەهێنێت یان چاوەڕێی ڕۆژەکانی ئایندە بکەین بە وەڵامی ئەمە تەسەوڕ دەکەم چاوەڕێی ڕۆژەکانی ئایندە بکەین بە تایبەتی هەتا ناوماڵی شیعە لەسەری کۆک نەبێ زەحمەتە زۆر سپاس دەکەم شیروان میرزان دامێن انجومەنی نوێنەرانی عێراق کە بۆ تەوەریەکەم لەگەڵمان بووی بەڕێزان پشووە گۆرەگرین و لە تەوەری دۆما گەڕینەوەلات
ئۆفرێکی ناوازە لە قەیوان سیتیەوە. ئێستا لە قەیوان سیتی ببە بە خاوەنی شوقەیەکی کواڵەتی بەرز و سەردەمیانە. پەلە بکە و سوودمەند بە لە ئۆفەری کڕینی شوقە بە قیستی 6 ساڵ. ڕوبەری شوقەکان 180 مەتر دووجایە. پێکهاتووە لە 3 ژووری نووسن، ژووری میوان و نان خواردن، 2 موشتەمەلات، گەنجینە، مەتباخ، 3 باڵکۆن کە بەسەر دیمەنی جوانی شاری سلێمانی داڕوان. باڵەخانەکانی قەیوان سیتی سیستمی ئاگرکوژانەوە و غاز و سەتەلایتی مرکزی تێدایە و 2 ئاسانسۆر بۆ هەر باڵەخانەیەک دانراوە و تێیدا ڕەچاوی بەرزترین کاریگەریەکانی بوومەلەرزەکراوە. تەواوی باڵەخانەکان بە مەبەستی پاراستن لە سەرما و گەرما بە کەرەستەی گونجاو ڕووپۆش کراوە. ئەم دەرفەتە لە دەستخۆت مەدە و لە قەیوان سیتی بە پێشەکێکی گونجاو و بە قیستی درێژخایەن ببە بە خاوەنی شوقەیەکی هاوچەرە. بەناوی خوای گەورە سوپاس ستایش هەر لایەقی پەروەردگارە، درود و سەلامی ئەو پەروەردگارە بۆ سەر ئارامگای مامۆستای پزیشکان پێغەمبەری ئەکرەم عەلەیهی سەڵات وەسەلام. سڵاوی خوا لە هەموو بینەرانی خۆشەویست بێ. سوپاسی ئەم دەستگای ڕاگەاندنە دەکەین کە ئەم وڵەتەی پێداین پەیامێک ئاراستەی خوشک و براکانی کوردستانی کورزبان بکەین. داواکەم لە پەروەردگاری میهرەبان خوا لەم بەڵا موسیبەتە بە زووترین کات خوا ڕزگارمان کە و پشت و پەنای وەزارەتی سەحە بێ بۆی بتوانن بە کەمترین ماوە و بە کەمترین خەسارە کۆنتترۆلی ئەو ڤایرۆسە بکەن و ئینشاءڵڵا بە لەشی سا بە تەندروستێکی باش و ڕێنمایەکانی وەزارەتی سەحە و وەزارەتی ناوخۆ قبول بفەرمووین لەبەرەوەی کە ئەو ڕێنمانە ئینشاءڵڵا خزمەت بە ئێمە ئەکا و شتەکان وەکو خۆی جێبەجێ بکەین بۆ ئینشاءڵڵا وڵاتەکەمان وەکو چۆن لە پێشا لەو هەموو ناڕەحەتەیەنە لە کیمیاوی لە ئەنفال لە هەمووی نەجاتمان بوو ئینشاءڵڵا ئەمەش بە ئاسانی نەجاتمان دەبێت. زیاتر دڵەکانتان پەیوەستکەن بەخوا تەوەکولتان بەخوا بێ. پاش تەوەکول بەخوا ئەنجا پەیوەست بن بەو بڕیارانەی کە وەزارەتی سەحە و وەزارەتی ناوخۆ دەری دەکەن بۆی لە ماڵەکانتانە ببێنەوە بۆی ئینشاءڵڵا بە کەمترین خەسارە و بە کەمترین زیان خوا لەو ناڕەحەتێ ئینشاءڵڵا نەجاتمان بە. پێغەمبەری ئەکرەم جارێکتە سڵاوتان لێبێ بەڕێزان. ئابووری جیهان لە سەردەمی کۆرۆنادا پێناسەیەکی نوێ و گفتوگۆیەکی نوێ هەڵدەگرێ. بۆ خۆی دروستبوونی کۆرۆنا و هاتنی کۆرۆنا کاریگەریی گەورەی لەسەر ئابووری جیهان دروست کرد. شان بەشانی ئەم کاریگەریەکی تر دروست بوو کە ئەویش ئەو گرژەیە کە لە نێوان رووسیا و سعودیە هاتە ئاراوە بە دابەزاندن و دابەزی نرخی نەوت. دوایین جارکە سەیری نرخی برنتمان کرد 27.38 دۆلار بوو، واتە نرخی بەرمیلێک نەوت 27 دۆلارە بۆ فرۆشتن لە ئێستادا. ئەمانە و چی هۆکارە یەک کۆرۆناکە چۆن کاریگەری لەسەر ئابووری دروست کرد و ئەم دابەزی نرخی نەوتە چۆن کاریگەری لەسەر ئابووری وڵاتان و تایبەتی وڵاتانی کە پشت بە داهاتی نەوتە بەستن دروست دەبێ و چێ سوود لەمە دەبینێ لە ڕووی نێودەوڵەتیەوە و ئەمە ئەم دابەزینە تا چەند کاتیە ئایا دەکرێت بگەڕێتەوە دۆخی خۆی ئەگەر دەگەڕێتەوە دەگاتە چ ئاستەیەک. ئەمانە هەمووی پێشبینین تەواان ئێمە دەڵین ئەوەی کە لەسەر ئابووریە هیچ کاتێک ناتوانانی 100% دۆخەکە بۆ ئایندە ڕوون بکەیتەوە، چونکە ئابووری جیهان و ئابووری وڵاتانی زلهێز پابندن بە بەرژەوەندی وڵاتانەوە و وڵاتانیش کاتێک دەستکاری ئەم نرخ و پارانە دەکەن کە بەرژەوەندەکانیان پێی دەڕوات. بۆیە گفتوگۆ لەسەر ئابووری جیهان دەکەین بە میوانداری بەڕێز کامەران شێخ عوسمان ڕاوێژکاری ئابووری. کاک کامەران بەخێر بی، سپاس بۆ ئامادەبوونە. ئەوەی کە ئێستا دۆخی جیهانی تیا لە ڕووی ئابووریەوە چۆن پێناسەی بکەین؟ یعنی داکەوتنێکی کاتیە، نزمبوونەوەیەکی کاتی هەموو ئابووری جیهانە یان ناوی بنین قۆناغێکی نوێ لە ململانی ئابووری جیهانی یان پێی بڵین سیستمێکی نوێی ئابووری جیهانی چۆنی پێناسە بکەین؟ زۆر سپاستانەکەم بۆ میوانداریە جژنی نەورۆز لە هەموو گەلی کورد و لە هەموو خۆشەویستانمان پیرۆزەکەین. بەداخەوە ئەم ساڵ بە بۆنی ئەم کۆرۆنایەوە نەمانتوانی و گەلی کورد نەیتوانی ئەو یادە پیرۆز بکاوە. داواکە زۆر سوپاسی هەموو کۆمەڵانی خەڵکی ژەکەین کە پابند بوون بە ڕێنمایەکانی تەندروستی و مەحافەزە و هەموو حکومەتەوە. ئەمە کارێکی دڵخۆشە و دڵمان خۆشە پێی کە خەڵق مولتەزمە و توانیوێتی ئەو پرۆسەیە بە شێوەیەکی جێبەجێ بکەین.
بینەوە سەرباسی ئابووری طبعا ئەمەی کە جەناب دەفەرمووی ئێستا ئەمە پلان یعنی نەزەراتی زۆر لەسرە کە صراعێکی زۆر گەورە هەیە لە عالەمە و ئەو صراع لە بینی سین و ئەمریکایە کە هەردووشیان ئمڕۆ کار لەسەر سەیتەرەکردنی هەموو عالەمەکەن و ئێستا ئێمە زانین کە ئەمریکا سەیدی هەموو عالەمە بەڵام نیسبەتی نمووی ئابووری ئەمریکا وەکو من کە خوێنمەوە لە تەقاریری ئومەمی متحیدە وەرمانگرتووە لە 102 یا تۆزێ لە 2 تێناپەڕێ نیسبەتی نمووی اقتصادی سینی لە 106 و زیاترە یعنی 3 ئەوانە و ئەمریکا زۆر بە باشی ئەزانێ هەتا 2030 یعنی ساڵی 2030 ئەم نیسبەتی نمووە زۆر لەوە باشترە بێ و هاوشانێکی تریشی بۆ هاتۆتە پێشەوە ئەویش کە هەندە ئەم سراعە وا لە هند و سین وا لە ئەمریکاکەن کە پاشەکشە بکە و دۆلار ئەو بەهایی نەمێنێ و ئەوان ئێستا بە هەموو شێوەیەک هەوڵێن بەهای ئینەکەی خۆیان بەرزکەنەوە بەمانایەکی تر ئەگەر بیڵێم تۆ سیارەیەکت پێ لەسەر 20 ڕۆی ئەمریکا بڵێن لەسەر 20 ڕۆ لە 102 و ئەوان سیارەیەکیان پێ لە 160 دەڕۆن بە حیاتی لە 120ەکە لە 160ەکە ناگرێتەوە لە پێشبڕچێکەیە هەر بمانە سادکارە باسیکەین لەبەر ئەوە ئەمریکا بە هەموو شێوەیەک هەموو سیلاحێک و هەموو هینێک بەکارەهێنێ و تازە مۆدێلی سیلاحی هین نەماوە حروبی سەواری خۆمانە ئەوە تا ئەم کۆرۆنایە بە هەرچی شەوێ بێ ئێستا نەزەریات زۆرە کە گوایە ئەم کۆرۆنایە ئامرێ ینی کۆرۆنا جەنگێکی بایۆلۆجی بێ یعنی ئەمە بۆ خۆی یەکێک لەو مؤشیرانی کە دەڵێ کۆرۆنا جەنگێکی بایۆلۆجی بێ بەڵام لە بەرامبەرمە ئەم قسانش هەیە یعنی کە ئەمریکا خۆشی گیرۆ دەبۆ بەدەست کۆرۆناوە خۆشی توژە بێ ئەوەی کە دەوترێ مامۆستا لەسەروی کە چینیەکان سوودیان لە بوونی کۆرۆنا بینی دەستخۆش بەکڕینەوەی پشکەکان بە قۆسنەوەی کارگەکان ئەمە چۆن باس بکەین ئیسtisماراتێکی ئەجنەبی زۆر بێشومار لە سینا هەیە یعنی ئەمە زۆربەی ئەوروپیەکان ئیسtisماریان لەوێ کردو هەر بە خودی ئەمریکا خۆشەوە بە خودی زۆربەی وڵاتانی عەرەبیشەوە یعنی سەرمایەدارانی عالم زۆربیان ئیسtisماراتی زۆر گەورەیان لە سین کردووە یعنی ئەتوانم بڵێم زۆربەی شەریکاتی سیاراتی ئەوروپی و شەریکاتی ئەمریکی پارچەیە دەگەکانیان کە دروستیەکەن یاخود پارچە نوسف مسەنعە لە سین دروستیەکەن لەبەرەوەیکی ئەیدی عاملە لەوێ زۆر هەرزانە و مەواد زۆر هەرزانە و ئینەکان هەر بێشومار هەرزانە کەواتە ئەوان چوون لە سین ئیسtisماراتێکی زۆر بێشوماریان کردووە دابەزین ئەم کۆرۆنایە و دابەزینی ئەم بینە وای کرد سینیش هەر بە ئەنقەست یعنی بەبێهین بە سیاسەتی حەکیمانەی خۆی ئەو پشکانەی هەموو کڕیەوە لەبەرەوەی سعری هینەکەی دابەزیەوە عملەکەی دابەزیوە خۆی لە خۆیە مستەسمیرە ئەوروپیەکان و مستەسمیرە عەرەبەکان هین بووبوون یعنی بێئەمەل بووبوون لە بەرامبەر بە پشکەکانیان لە بەرامبەر بە مەعاملەکانیان لەوێ لەبەرەوە بە هەموو سعرێک ئایان فرۆشت بە هەموو سعرێکیان فرۆشتیان و لێرا سین ڕبحێکی زۆر گەورەی کرد باشە ئەمە جەنگە ئابوووریەکە بەرەو چۆبە ئەمریکا بەم خاوە گەشە دەکا چین پشک و کارگا ئەوروپی و ئەمریکیەکانی کڕیەوە و لەمە داخۆی ساحێبەتی خۆی بەرهەمێهێنێ و هەموو ئەو وڵاتانەی هەموو ئەو کارگانی هەموو ئەو کۆمپانیا گەورانی سوودیان لە یەدەگی سینی و دەستی کاری سینی بینیەوە دەبێت هەر بەردەوام چاویان لە دەستی بێ لەبەرەوەی ناتوانن تازە کارگەیەکتر لە وڵاتێکی تر دروست بکەنەوە بۆ خێراییە ئەمە دیسانەوە ئەو 16 بەرەو چۆبە من پێم وابێ ئەمریکا لە ئەخیرا وەکو تەقاریری ئومەمی متحیدە و سندوقی نەقدی دووەلی ئەی خوێنمەوە عالم باسی ناتیجی قومی ئیجمالی هەموو عالم کەم کە ئەڵێ 85 هکتار تریلیۆن قەرزارە بە خودی ئەمریکا خۆی 3 بەرابەر قەرزاری سندوقی نەقدی دووەلیە
یعنی ئەمریکا زۆر دەمێکە ئیفلاسی کردو بەڵام ناتوانێت ئەعلانی ئەو هینەی خۆی بکە ئەو ئیفلاسی خۆی بکە لەبەرەوە ئێستا سەیدی عالەمە و ناستوانێ نسبەتی نمووی ئابوووریەکەی بەو شێوەیە بەرزکاتەوە کە مقابلی ئەوان بێ لەبەر ئەوە بە هەرچی شێوەیەگە بێ ئەبێ لەگەڵیانە ڕێبکەوێ لەگەڵ سینە ڕێبکەوێ ئەوی ڕێکوتنەکە بە چ شێوەیەگە بێ بەو شێوەیە بێ عملەیەکی تازەی نوێ بێن نەکارەوە بێ نەکایەوە ئەو عملە تازەیە کە دوایی ئەبێتە جێگرەوەی دۆلار و یاخود جێگرەوەی عملاتی هەموو ئەوروپا ئەم ئەزمەی مالینا دۆیچە بانکی ئەڵمانیای گرتوتەوە دۆیچە بانک لە سوقی مزارەبات و لە سوقی ئەسهوم و سەنەداتی خۆیان لە 50 بۆ 70 نزیکەی 50 میلیارد بۆ 70 میلیارد بەس زەرەری کردووە یعنی ئێستا جواببوونەوەی بەریتانیا لە ئەوروپا بۆچی خۆی کشانەوە وێ زانی خۆی بشێنێتەوە ڕزگاریە بێ لەو کەسادە گەورەی و لەو زەرەرە گەورەی کە تووشی بووە بەعکسەوە ئەوی ژەگرێتەوە هەموو قاتیبەتەن هەموو دنیا هەگرێت باشە ئەوەی کە ئێستا باسمان کرد هەموو لەژێر کاریگەری خودی کۆرۆنا خۆیان بوو ئەی ئەم دابەزینی نرخی نەوتە ئەمە ئەمریکا ئەمە ویستی ئەمە بک بۆی کە نەوتێکی هەرزان بۆ کارگەکانی خۆی دەست بخایان کۆرۆنا لەوە دەکاتەوە لەگەڵ سعودی ڕێکەوتنێک بکە و سعودی لە ئۆپیکیش دەربهێنێ باسیێکی نزیکی خۆی باسیۆشە بۆکەم تەبەن سیاسەتی ئەمریکا کە ئەوان تەختیتی پلان داهێن بۆ 2 ساڵ و 5 ساڵی وەکو ئێمە داینانێن بۆ 50 ساڵ داهێنێن ئەوانە زان و دوای ئەوەی دوایی تەلەبەکانیان ئەو هینانە تەواوەکەن باش بەتاکید ئەو سراعی کە لە بینی یعنی دابەزینی نرخی دۆلار پەیوەندیەکی ڕاستە و خۆی لەگەڵ کۆرۆناکە هەبوو سەرەڵانی کۆرۆنا هەبوو بۆچی لەبەرەوەی هەموو ڕۆژێک سین 14 ملیۆن بەرمیل سەرفیە کرد لە ئەنتاجی هینەکانیە 14 ملیۆن خودی ئەمریکا خۆی 19 ملیۆن بۆ 20 ملیۆن ڕۆژانە بەرمیل هینیە کرد سەحبیە کرد بەتاکید بەو سیعرە گرانە یعنی مەسەلەن لە ساڵی 1950 بەرمیلە نەوت بە 100 دلار بوو من بیرم یە لەوە پێشتریش سیعری بەرمیلە نەوت گەیشتە 147 دلار ئەمە کارەساتە بۆ تەبعاً اقتصادی ئەمریکی و اقتصادی دووەری لە 2034 وانە بوو یعنی ڕەخایەکی اقتصادی زۆر گەورە لە هەموو عالەمە دروست بوو بە تایبەتی لای خۆشمان ئیسفادەمان لێ کرد و بەبیری دێ بیدایەتی ماچینەی حرەکەی 2013 تقریبا وانە بوو کە چەند بوژانەوەیکی ئابووری کوردستانیشی گرتەوە ئەوانیشی کردەوە بەڵام بەداخەوە ئەو کاتە یعنی عقلیەتی سیاسی و عقلیەتی ئیداری خۆمان استقلالی ئەو هاتنە ناوەی ئەو پارانەی نەکرد بۆ استیسماراتی تر کە ئەنتاجی بێ بۆی ڕۆژێ لە ڕۆژان اعتیمادی کوردیمان لەسەر نەود نەبێ باشە مامۆستا لە کارتەکەم کەمی ماوە دەمەوێت باز لە ئابووری کوردستان بکەین طبعا عێراقیش ئێمە کە دەڵین کوردستان دەوێت لە پێش عێراق بڵین اینجا کوردستان ئێستا دۆلار بەو نرخەیە نەوت بەو نرخەیە ئاخیر ئێستا دیسان سێرم کردەوە 27 دلار و 38 سنت نرخی بەرمیل دوێنێ بە گەیشتە سەر 90 ئەمڕۆ تۆزە بەرز بۆ بەڵێ ئەمڕۆ تا تەوری 30 دلار و 32 ڕۆیشت بەڵام هاتەوە بۆ 27 ئێستا حالیان کە قساکەی منوتۆ 27 دلار و 38 سنت تقریبا وەستاوە نیم سەعات سێ چارەکێکە ئەمە پلانمان نەبێ بۆی چیمان لێکە ئەبێ ئێستا بن باسی ئەوە بۆ بکەم وەرە کاتەکەشمان کەم ماوە ئێمە کە کاتێک تەخمیناتی نەوت لەسەر 57 دلار بوو میزانەی هەموو عێراق باز نزیکەی 1 ملیار دلارمان دەزەکەوت بۆ پارەی کە نەودەمان فرۆشت چونکە ئێمە اعتیمادمان تەنها لەسەر نەوتە ئەوی تر هیچ حسابێکی بۆ ناکرێت 1 میلیارد دلار بوو لەو 1 میلیارد دلارە کاتێک ئێمە بە 57 ئەما فرۆشت ئێستا هاتۆتە سەر 30 یعنی نیوە 27 یعنی نیوە
لەو 45 میلیارد دلار ئێمە لە 12.6 نازم 60 شتێکی وای لێوەرەگرین بێجگە لە نەفقاتی سیادی و نەفقاتی حاکمی و ئەوانە یعنی نیسبەتێکی زۆر کەممان بۆ ئەمێنێتەوە لەبەرەوە ئەبێ حکومەتی خۆمان هەر لە ئێمڕۆ جۆ لە ئێمەمانان بگرێ و ئەو ئابووری ناسانە و ئەو کۆڕوسی منارێکی زۆر گەورە دروست کاتەوە هەموو خەبیرەکان ئوستازەکان هەمویان کۆبکەنەوە چی بکەین ئەبێ سیاستێکی تەقەشوفی زۆر گەورە حکومەت پەیڕۆ بکە یعنی من دوێنێش باسم کردوتم ئەبێت حکومەت واز لە هەموو کارەکانی تر بێ ئەم جاریان ئەگەر وابێ ڕوبع مەعاشەکەشمان پێ نایرێ یعنی ئەگەر بەو شێوەیە بڕوا و هەر بەو شێوەیەش ڕوا هەتا نهایەتی ساڵ کۆتایی 2020 بەم جۆرێ بەتەکید هەتا ساڵی نهایەتی بەم شێوەیە ڕات ئیتر ئەبێ حکومت فریای خۆی بکەوێت گەر فریای خۆی نەکەوێت کارەساتی گەورە بەسەر میلەتەکەیت و ئەو کاتە ناتوانێت معاشەکە بە ڕوبع معاشیش بات لەبەر ئەوە ئەبێ جاریچکە یاسای چاکسازی ئەوەی کە لە پەرلەمان دەنگیان بۆە بە زۆرینەی دەنگ تیان پەڕان ئەو یاسایە ئەبێ جاریچکە بجێڕێتەوە بۆ پەرلەمان و بجێڕێتەوە بۆ حکومت بۆی جاریچکە مناقەشە بکرێتەوە ئەو موچەی پلە باڵایانە دابەزێنێتەوە ئەو هینانەی کە مستحق نین دایان بەزێنێ و نەفقاتی یعنی زۆر نەفقات هەیە کە حکومت ئێستا مەسەلەن دایناوە بە هین بۆ وەزارەتەکانی بۆ دەوایرەکانی بۆ شوێنەکان هەمووی دابەزێنێ بۆ ئەی بتوانێت بەرەنگار بێتەوە برام زۆر سپاس دەکەم بەڕێز کامرا شێخ عوسمان ڕاوێژکاری ئابووری کە لە تەوری دۆما لەگەڵمان نبوویت سپاس بۆیەوەش کە بینەر بوون هەر شاد بن و خواتان لەگەڵ